مانە بەڕێز ئاری هەرسین سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. کاتێک سەیری ئامارەکانەکەین چ لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا چ لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دۆخێک بەسەر کورد هاتووە زۆر خراپە. بۆ بەم ڕۆژە گەشتوین. زۆر سپاس کاک کۆمانجان، جارێ باشتر ڕاستکەمەوە من شرۆڤەکاری سیاسینی من کادری پێشکەوتوی پارتیم و بەس. ئەو وەزعی کە لە کەرکووک ڕوویاوە، ئەو وەزعی کە لە کەرکووک ڕوویاوە ئەمە جزوری هەیە. جزورەکەی یعنی لەم فترەی دواییە، لەم 20 ساڵی ئەخیرە هین ئەگەڕێتەوە بۆ ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر. ئەوەیە کە وای کردووە زەربەیەکی زۆر زۆر گەورە لە خەڵکی کورد یا لە دانیشتوانی کوردی کەرکووک و ینی کاڵێم کەرکووک مەبەستم هەموو مەحافەزەکە گیراوە. ئەمەی کە ئێستای بینی نەتیجەی ئەو ئەتواری دەوڵەتی عێراقا بەرامبەر خەڵکی کوردستان لە 16 ئۆکتۆبەر. ئیتر بە یارمەتی هاوپەیمانەکانی هەر کەسێ بوو بن. ئەوەیە. بەڵێ ئەی کورد خۆی خەتابار نییە لەوەی یەکدەنگ و کۆدەنگ نییە؟ بەڵێ تەبعاً چۆن خەتابار نییە؟ ئەجا سەیریکە خۆی مسیبەتی گەورەی ئێمە نەک بۆ ئێستامان هەتا 100 ساڵ 200 ساڵ بگەڕێەوە دووەوە هەموو جارێک کە ئێمە شکستمان هێناوە لە هەوڵدان بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانەی کە حەقی خۆمانە، هەموو جارێ ئەو پەرتەوازەیی بووە. ینی حتمما خەتای خۆمانی زۆر زۆرتیایە، چۆنتیان نییە. ڕاستە خەڵک شۆڤێنیە، ڕاستە خەڵک شۆڤێنیە، خەڵک تەماعکارە، خەڵک داگیرکەرە، بەڵام ئێمە خۆشمان ینی بەشێ یارمەتیمان ناوە کە ئەو پلانی بۆ بچێتە سەر. بەڵچۆن نزیکەی زیاتر لە 30,000 دەنگ لە کەرکووک فەوتاوە کە بەوترێ زۆربەی دەنگی کووردە. ئەمە بۆ وای هات. ئەمە خەتای ئەوەیە کە دیس ئەوە ئەزانی ئەمە تەحسیل حاصڵی هی 16 ئۆکتۆبەرە کاکە. ئەمە هەمووی ئەوەیە، هەمووی هۆکارەکەی ئەوەیە. ئیتر زەرب و تەقسیمی ئەەکەی چەند جار نمونەیەنیتەوە یا بەم لا ئەبێ هەرچی ئەنجامەکە 16 ئۆکتۆبەر ئەگەڕێتەوە بۆ بە قەنەعەتی من یعنی هەمووی 16 ئۆکتۆبەرە. ئەمەی ئێستایی بینی، ئەم نەتیجەی کە ئێستا بینیوتە لە کەرکووک، من ئەتوانم بەوشی بکەم وەگە حەز بکەیت. ئەم نەتیجەی کە ئێستا بینیوتە لە کەرکووک ئەمە هەمووی ئەنجامی 16 ئۆکتۆبەرە. بەڵێ بەڕێزاری ئەوترێت دەنگی هەندێک لایانی کوردی دەنگی خۆیان نین کە ڕەنگە لایانی ئەقلیمی هاوکار بوو بن لە گەڕانەوەی پارسەنگی هێز بۆیان لە کەرکووک بۆ هەندێک لایانی کوردی. هین ئەزانی چۆنە نازانم، یعنی لایانی ئەقلیمی دەستی هەبووە لە دەنگی کورد لە کەرکووکیان؟ طبعا هەی بووە. چۆن لایانی ئەقلیمی دەستی هەبووە لە 16 ئۆکتۆبەرە، ئیتر چۆن دەستی نابێت لە هەڵبژاردننی ئێستاە لە کەرکووک؟ چۆن نایبێ؟ ئەزانی بۆچی وایە؟ لەبەرەوەی دەوڵەتی عێراق دەوڵەتێکی مستەقر و سربەخۆ نییە. دەوڵەتی عێراق دەوڵەتێکە لە ژێر کاریگەری زۆر لایانی دەرەکیرایە، ئیتر هەر مەنتیقەیەکی لە شوێنێکەوە. بۆیە یعنی تۆ کە باسی دەوڵەتی عێراقەکەیت، باسی هەڵبژاردن لە کەرکووکەکەی، باسی دەوڵەتێکی سربەخۆی یەکگرتوو ناکەی کە ساحب ئیرادەی خۆیەتی. بەڵکو وەکو چۆن کۆنتترۆل ئەو نیە لە دەرەوە کۆنتترۆلەکرێ، ئەمە لە وڵاتانی ترەوە لە شوێنی ترەوە ئەمە کۆنتترۆلەکرێت. چۆن وانە؟ زۆر ڕاستە. بەڵێ بەڕێزاری پێتان وایە کە هەندێک لایانی کوردی کە خۆیان بە خاوەنی کەرکووک ئەزانی کە پێیان وابوو ئەوان کەرکووکیان بۆ خۆیان یەکلا کردوێتەوە، ئاگیان لە هەندێک لایانی عەرەبی نەبوو کە چییە گوزەرێ، بەم هۆیەوە مێزەکان بەسەر تەواوی لایەنە کوردیەکانی شاقڵب کردەوە. وایە
ئەو ڕاستە بەس کاکە کۆمار تۆ بە زفرە لەگە منە قساکەی یعنی ئەڵێ هەندێک لایەن ناوی لایەنەکە نایەنی کاکاری پێ باگەداویشێنێ ڕەنگە دیار بێشێ بەڵام ئەزانی کاکە کۆمار سەیریکە ئێمەی پارتی من حەز ناکەم دابنیشین لێرە زەمی خەڵک بکەین بەڵام بێگومان ئێمە شتێکترەڵێن یعنی ئەگەر ئیزنم بەی من حەزەکەم یعنی ڕێی خۆمان بڵێن ئێمە یعنی وەکو پارتی لەسەر وەزعەکە بەڵێ جەنابتان کادری پێشکەوتوی پارتین و فەرموو لە 16 ئۆکتۆبرەوە لە 16 ئۆکتۆبرەوە ئەو منتیقەی یعنی محافظەی کەرکووک و ئەمانە ئێمەی لێ مەمنوع بووین ڕێخستنەکانی ئێمە وەکو زمانی بەعەز تقریباً ئەبوایە خەریکی ئیشکردن بن یعنی هەرسێ کوچکەی بەعسیان هەم تعریب هەم تعبیس هەم تەهجیر هەرسێکی بەردەوام بوو بەس لە زیاتی هی تعبیسەکە یعنی تەبعیسەکە بڵێن یعنی بە بەعسی کردن بەڵێ من ناوێکی تازەم بۆ داوەتەوە ئەوش ئەوەیە یعنی تەحشید یعنی بە حەشدی شعبی کردن تۆ وەرە بیهێنە بەرچاوی خۆ لە 2007ەوە هەتا 2023 یعنی 6 دانە ساڵی ڕەبەق ڕێخستنەکانی پارتی وەکو زمانی بەعس یعنی بەنهێنی بتوان ئیش بکەن نەتوانن وەکو لایەنە سیاسیەکانی تر بە ئارەزوی خۆیان بە کەرکووک هابێن و بچن بە ماوەی کەمتر لە 2 مانگ کام ڕێخستنی دنیا هەیە بتوانێت سحر بکا و زیاد لە دوو کورسی بێنێ هەندێک لە ڕەفیقەکانی ئێمە هەندێک لە هەواڵەکانمان لە ناو پارتی گلەی ئەکەن پیان ناخۆشەڵێن ئەی لەوە ئێمە دەنگی کەممان هێناوە زۆرم لا سەیرە منی جۆم لەم قسانە بێ ئەگەر تۆ 6 ساڵ غایب بووبی لە منتیقەی خۆت لە خاشی پیرۆزی کوردستان لە کەرکووک دوای ئەوە بەو هەموو مەمنوعاتەی کە لەسەرێ بووە 2 کورسی بێنی هەی ئافرین ئەوە زۆر مهمە بەعکسی ئێمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ماوەیە خۆی تەوازودی هەبووە مەسئولینی یەکێتی زرت و فرتیان بۆ بە کەرکووک بە هەموو ئەو قووەتەی کە کردیان 5-6 کورسیان هێنا ئەگەر یەکێک لە ئەلفوبێی بیرکاری بزانێت مقارنەیە بکە نسبیەن سەیری بکە 2 کورسیەکەی ئێمە زۆر لە 6 کورسەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاترە بۆ لەبەر ئێمە مەمنوع بووین لەوێ باشە پارتی نەیەتوانی لە ماوەی 2 مانگە زیاتر بکات ئاخر لە ماوەی 2 مانگە چی بکە یعنی من ئێستا بۆ جەنابتم ژمارد یعنی تۆ ممنوع الورود بی دەردی عەرەبەڵێ بۆ ناو شاری کەرکووک و محافظەی کەرکووک بۆت نەبێ بچی بۆ ئەوێ هەندێک لە هەواڵە خۆشەویستەکانی ئێمە ئەوە کە حتمەن لە دڵسۆزیانەوە ئەکەن هەڵ ئەسن ڕێخناگرن لە سەرکردایەتی ئێماڵێن وەکو پێویست ئیش نەکراوە بۆ ئێمە 2 کورسیمان هێناوە ئاخر یعنی مەکتەبی ڕێخستنی هی پارێزگای کەرکووکی پارتی دیموکراتی کوردستان چه سەحرێکی پێکرێ کە 6 ساڵ غایب بووە لەوێ ئەتوانێ بە 2 مانگ چی بکە یعنی کەرکووک ئێستا کورد نیوەی کورسیەکانی هەیە کەمتریش لە نیوە لە 16 کورسی 7 کورسی هەیە ئەگەر کورسی کریسیانەکانیشی بێتە سەرەوە 8 کورسی و نیواکە ناتوانێت بەتەنیا پۆستی پارێزگار یەکلا کاتەوە عەرەب دەڵێ پۆستی پارێزگار مافی خۆمانە خۆمان حکومەتی خۆجەیی پێکێنین چیە ئەم زیانەی لە کورداوە کە کورداوای بەسەر هاتووە ناتوانێت پۆستی پارێزگار یەکلا کاتەوە ئەزانی ئینسان ئێمە پێمان خۆش نییە برینی کۆن بکولێنینەوە بەڵام هەندی حقیقەت هەیە یعنی بە ئینسان باسی بکە بەڵام مشکلەکەی یعنی باسیش کرد خەڵکی تر هەیە لەوانەیە ڕق هەڵگرێ ئەوەی تر یعنی خۆی قوڕەکەس یعنی چەند خستە ئەوەی تر خستری بکاتەوە ڕاستیەکەی ئەوەیە من ئەوەڵی قسەکانم وابزانم عەرزم کردی وتم ئەمانە هەمووی تەحسیل حاصڵی 16 ئۆکتۆبرن
بەبەرچاوی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە 16 ئۆکتۆبرەوە تا ئێستا لە کەرکووک تعریب کراوە، بەبەرچاوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هێرش کراوەتە سەر جوتیاران و سەر گوندەکانی هی کورد، ینی گوندە کوردنیشتەکان لە محافزەی کەرکووک، بەبەرچاوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە پارە و پول و بە هەر شتێک بێت بە ئیمتیازات بێ خەڵکی کورد بان کراوە بە حەشتی شەعبی. ئەم هەموو شتە خۆ لە بەبەرچاوی پارتیەوە نەکراوە، لەوێ پارتی لەوێ نەبووە. ئەنجا بۆیە یعنی حەقا بۆ کڕینەوەی ئەو زیانانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 2007ەوە لە 16 ئۆکتۆبری 2007ەوە نەک لە پارتیاوە، لەبەی پارتی مهم نییە، کورد و کوردستان مهمن لای ئێمە. منزەڵەتی یەکەم خاشی پیرۆزی کوردستان و گەلی کوردستانە، مۆزوع پارتی نییە. ئەو زیان و زەرەرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەڵکی خۆمانیاوە. حەقە ئێستا ئەو ڕۆژە بێت یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئێمە هەمومان بەیەکەوە بە هاوکاری بیر لەو مێتودانە بکەینەوە، لەو ئالیاتانە بکەینەوە چۆن بتوانین نەهێڵین شۆڤێنیستێکی عەرەب جارێکتر ببێتەوە بە پارێزگاری کەرکووک. لەبەرەوەی ئەگەرەوە ڕوویە ئەو هەموو نسیحەتەی کە جەنابی یعنی ئەگەرەوە ڕوویە ئیتر ئێمە هیچ قەزیەکمان نامێنێت لەو یعنی لەو دیوماوەی لەو پێشمن و تارێکم نووسی ئەگەر ئێمە ئەوە نەکەین ئەبێ کەرکووک و خانەقین و مەندەلی و ئەمانە هەمووی لەبیر خۆمان و باوک و باپیرمان بەرینەوە. ئەنجا حەزەکەم یەک شتیش بڵێم، خۆزگە من نازانم ئەوسا ئەم کەناڵە وجودی هەبوویانە، بەڵام جەنابی سەرۆک بەرزانی سەرۆک مەسعود بەرزانی بڕوا بکە لە 2011-12ەوە بەمەوە دووە هۆشداری دا بە خەڵکی کوردستان و بەلایەنە سیاسیەکان، وتی خەریکن مەجموعەیەک لە بەغدا نەقیمەت بۆ دەستورە هێڵنەوە عین دەستوری عێراق، نەحساب بۆ هەرێمی کوردستانەکەن، ئێمە ئەبێ حسابێکی خۆمان بکەین. بەس بەداخەوە هیچ کەس گوێ لێ نەگرت و ئێستا دۆخەکەوایە بۆ ئێستا دۆخەکەوایە. بەڕێزاری یاسین، گوتەبێشی پارتی دیموکراتی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردووە ڕایگەیان کە ئەو دەنگانەی لە کەرکووکی پارتی هاتوون دەنگی ڕاستەقینەی پارتی نین، پارتی دەنگەکانی زۆر لەوە زیاترە، بۆ چونیەوە چێ؟ وایە ئەو قسەی کاک مەحموود تەبعاً ئەوە کاک هین ئەبرای بەڕێزم کاک محەممەد ئەندانی مەکتەبی سیاسی ئەو قسەی کردوتە بێژی ئێمەیە، بەڵام وردکردنەوەکەی یعنی مەبەستی کاک مەحموود لەوەیە کە سەیری دەنگەکانی ئێمە بکە لە ڕابردووە و سەیری دەنگەکانمان بکە لە ئێستاە، بەڵام وابزانم من یعنی بە غەیری مباشر لە قسەکانمان جوابی ئەوە مایەوە هۆکاری ئەوە ئەو قسەی کاک مەحموود ڕاستە طبعاً، بەڵام هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوێ ئێمە 6 دانە ساڵ بە زۆر غایب بووین لە کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبرەوە لەبەرەوەی پارتی موقفی نیشتیمانی سەرۆک مەسعود بەرزانی، موقفی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان لە مەسەلەی ڕیفراندۆمە، لە شەڕەکەی پردەیە، لە شەڕەکەی گوێڕە، لە شەڕی هی سحێلا کە ئێمە نەمان هێشت داگیرکرد بێتە پێشەوە، ئەمە ئێمە بازی ئەوەماندا کە منطقەی کەرکووک یعنی محافظەی کەرکووک لە ئێمە مەمنوع بوو. من لەو پێشی ژووتم ئەگەر تۆ لەوێ نەبی ئیتر ڕێخستنەکانی خۆ ناتوانن سیحر بکەن، بۆیە یعنی نەکا کەمال کەرکووکی و مەکتەبی ڕێخستنی هی پارێزگای کەرکووک مهمترین ساحر لە دنیای بێنە لەوە زیاتری پێ ناکرێت. و بەڕێی من جای سێ ئەڵێمەوە دوو کورسیەکەی ئێمە نسبەتەن بە غیابمان لە کەرکووک زۆر یعنی پرستیژێکی گەورەترە هەتا ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەتی کە یعنی کەرکووک ڕێگەی کانیان بۆ خوا سەلامەتیان کە هەموو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی لێ بوو. ڕێز ئاریارسین کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان لە سۆدیۆ سلێمانیەوە لەگەڵماندا بووی، سپاس بۆیەوە.